فەستیڤاڵی زستانی ساڵانەی فیلمی جوولەکەکان لە واشنگتن دەستی پێکرد. ئەمساڵ 2 فیلمی دۆکیومەنتەری لەسەر شەڕی کورد لە دژی داعش بەشدار بوو. فیلمەکانی بەناوی پێشمەرگا و The Battle of Mosul یاخود شەڕی مووسڵ لەلایەن فەیلسوفی فەڕەنسی برنارد هەنری لیڤی ساز کراوە لە کاتی سەردانی بۆ هەرێمی کوردستان. بەڕێز لیڤی گوتی پێویست بوو ئازایەتی کورد و پێشمەرگە لە شەڕی دژی داعش زیاتر باس بکرێت لە واشنگتن. ئێمە لە دڵی ئەمریکا و لە دڵی سیستەمی دەسەڵاتی وڵاتەکەداین. من لەو باوەڕەدام کاریگەری ئەم شەو لە شاشەکانەوە بە وردبینیەکی زۆرەوە لەلایەن هاوڕێ کوردەکانمەوە دەمیرێ و بە سەرنجێکی مەزنەوە. فەستیڤاڵەکە بە فیلمی پێشمەرگە دەستی پێکرد. دۆکیومەنتەریەکە بە کورتی باسی یادی پێشمەرگە دەکات و سووربوونی بەردەوام تا هەڕەشەی تێرۆر لە هەرێمی کوردستان و ناوچەکانی دەور و بەر نەمینێن. فیلمی The Battle of Mosul باسی ڕزگاربوونی مووسڵ دەکات لەلایەن پێشمەرگە و سوپای عێراقەوە. ژمارەی زۆر لە بەشداربووان گوتیان زانیاریان زیاتر بوو دەربارەی کورد دوای بینینی ئەم فیلمە. دوای بینینی ئەو 2 فیلمە زانیاریم لەسەر کورد زۆرتر بوو. بەڕاستی جێگای داخە کە بەردەوام کورد نائومێد دەبن. سەرەڕای ئەو هەموو دڵسۆزی و یارمەتیانەی بۆ ئەمریکا هەیان بۆ و کردویانە. سرم سوورمایە کە جیهان لەبەر بەرژەوەندی سیاسی بە تەواوی خۆی لا دەدا لە کاتێکدا خەڵک پێویستیان بە یارمەتی هەیە. دوای نیشاندانی فیلمی پێشمەرگە گفتوگۆی ئامادەبووان لەگەڵ لیڤی بەڕێوە چوو. گفتوگۆیەکە تیشکی خستە سەر هەواڵەکانی هەرێمی کوردستان دوای ڕەفراندۆم کە چۆن وڵاتانی ڕۆژئاوا داواکاریەکانی کوردیان بۆ سەر بەخۆیی وەلانە لە جیاتی پاداشکردنیان لە شەڕ دژی تێرۆریستانی داعش. خەڵکی لێرە سەری لێ شێواوە و نازانن لەو شوێنە چیان بەسەر دێت. دەبێ ئێمە سپاسگوزاری ئەو خەڵکە بین کە لە جیاتی ئێمە شەڕیان کرد. ئێمە ئەو کەسانە نەبووین کە لە شەڕی داعشدا کوژراین. خەڵکی تر لە بری ئێمە شەڕی ئەوانیان کرد بۆ ئەوەی ژیانی ئێمە بپارێزن. قەرزارباری ئەوانین کە چیان ویست پێیان بدەین. پاش ئەو هەموو خوێن ڕەشت پاش ئەو هەموو کوشت و تەقەلای ئەوان کەی ڕۆژێک دێت کورد خەڵاتەکەی وەربگرێت بۆ ئەوەی پیان بڵێن سوپاس بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆرئاوە. ئێمە دەستبەرداریان بووین. ئێمە خیانەتمان لێکردن. بۆ من ئەمە برینێ کە ساڕژ نابێت. لیڤی بۆ نزیکی ساڵە کونی و هاتوچۆی هەرێمی کوردستان کرد بۆ دەرهێنانی دۆکیومەنتەریەکانی. فیلمی پێشمەرگە لە ساڵی 2016 لە فەستیڤاڵی کان بۆ فیلم لە 2 ساتەکاندا مۆڵەتی نمایشکردنی پێدرا. سەمادزەیی، دەنجی ئەمریکا.